احنا نزلنا النهارده واحنا عارفين ان هي طبيعي خالص مش هيبقى فيها شو. ئەمڕۆ هاتینە دەرەوە دوکانەکانمان کردەوە، بەڵام بەهۆی هەڵکشانی ژماری توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا کار و کاسبیمان نییە. سەرەڕای ئەوەش خەڵکی پارەیان پێنەماوە و ماوەی 7 ڕۆژە لە ماڵەوە. تەنانەت ئەوانەی پارەشیان پێ بۆ کڕینی پێداویستە سەرەکیەکان خەرجی دەکەن، نەک لە کڕینی تیشێرت یان پانتۆڵ. ئەمڕۆ کە هاتین پێشبینی ئەوەمان دەکرد، بەڵام ویستمان هەندێک کاتیژە دەرەوە بین و هێندە لە ماڵەوە نەمێنینەوە. يعني للمهم مش ان هو ينزل يجيب تيشيرت او ينزل يجيب بنطلون. هاتوچەی هاوڵاتیان لەسەر شەقامەکان شتێکی ئاساییە، بەڵام کڕین و فرۆشتن و چالاکی بازرگانی بۆ جۆرە نییە، بەڵکو زۆر خاوە. ئەمە شتێکی ئاساییە لە دوای جەژن ڕووبدات. هەروەها بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەریەکی زۆری لەسەر بازار هەیە. وكمان طبعا اضافه لموضوع الكورونا دوت واللي حاصل فيها فالله المستعان ربنا يعدينا على خير يعني. سوق الملابس تأثر تأثير كبير طبعا. بازاری جلوبەرێک بەهۆی قەدەغەی هاتوچۆ و ڤایرۆسی کۆرۆنا و بارودۆخی ئابووریەوە زیانێکی زۆری بەرکەوتووە. ئێستا هەمووان بیر لە خواردن و خواردنەوە دەکەنەوە، نەکڕین جلوبەرێک. البيع على أصناف على حاجات معينة. البيع على حاجات معينة. الأكل طبعا. کڕین و فرۆشتن لە چەند بوارێکدا کوت بۆتەوە لەگەڵ کڕینی خۆراک کە لە سەروی هەمویانە. بازاری جلوبەر کەوتووە، ئەمە بۆ بازاری پێڵاویش ڕاستە. هاتوچەی هاوڵاتیان و ئۆتۆمبیلیش ئاماژە نییە بۆ چالاکی بازرگانی. ما شاء الله يعني الزرع زحمة.